ڤێرجینیا واڵن لە کێڵگەیەکی ماڵی باوکی پەروەردە بوو هەر بۆیە لە مناڵیەوە شارەزایی دارتاشی بوو. ئەوەندەی حەزم لێی نەبووە هێندەی پێویستی بوو فێری دارتاشی بم بۆ دروستکردن و چاکردنەوەی شوڕای چێلگەکانمان. ڤێرجینیا پێشتر بۆ ماوەی 11 ساڵ لە کۆمپانیایەکی زانستی کۆمپیوتەر کاری دەکرد. پێم وابوو تاسەر لەو بوارەدا کار بکەم و هەر لەو کۆمپانیاش خاننشین بم، بەڵام لە کارەکەم دەریان کردم. ئیتر زۆر بێتاقەت بووم، نەم دەتوانی هەر لە ماڵەوە دانیشم و هیچ کارێک نەکەم. هاوسەرەکەشم شێت کرد بوو. چونکە دەستی دارتاشی هەبوو شوێنێکی حەوانەوەی بۆ سەگەکانی لە تەختە دروست کرد، وێنەکەشی لەسەر ماڵپەڕەکەی پۆست کرد. هەر لەو هەفتەیەدا 5 کەس پەیوەندیان پێوە کردم و داوایان لێ کردم بۆ ئەوانیشی دروست بکەم. ئەو بیرۆکەیە بوو بە خولیای و گوتی با بە دروستکردنی ئەو کەلوپەلانە دەست پێ بکەم. سەرەتا پێم وابوو بیرکردنەوەیکی ناژیرانەیە، بەڵام خەڵکەکە بە دڵنیان بوو ئیشێکی باشی لێ دەرچوو. هەرچەندێکە ڤێرجینیا نەیدەتوانی ئەو کارە بێ یارمەتی هاوسەرەکەی بکات. ئیتر ڕۆڵی دایکم گرتە ئەستۆ و من ئاگاداری مناڵەکانە بم بۆ قوتابخانە و خواردن ئامادەکردن و پێداویستی تریان. یارمەتی هاوسەرەکەی وەختی زیاتری بۆ ڤێرجینیا ڕەخسان کۆمپانیایەکی خۆی بە ناوی گنی بنزەوەدا بمەزرێنێت تەختە بەکارهاتوەکان بە شێوازێکی نوێ و قەشەنگ دروست بکات. بەو هۆیشەوە هەدەر ئابۆتی ڤێرجینیای ناسی لەو دەمەی دەیویست داینگایەک بکاتەوە. دەگەڕام بە دوای کەلوپەلی نایە کە زیاتر شوێنەکە لە ماڵ بچێت. هەدەر دەڵێت ڤێرجینیاتی ئەگەیشت لەوەی بە دوای چیدا دەگەڕێم. بە دوای شێوەی تا قوڕەفەی کتێب دەگەڕام زیاتر لە درەخت بچێت. هەروەها مێزێک بۆ کارمەندەکان، بەڵام شوێنەکەمان بچووک بوو. بۆ ڤێرجینیا واڵنیش ڕۆژانە کاری دارتاشی گەلێک دڵخۆشی پێدەبەخشێ.